اینجا من قەت قسەم نەکردووە لە ئەم نیوزانە نازانم لەبەری حەزەکەم خەڵک بمبینێت و ئەوانە خۆشم حەزەکەم سێری خۆم کرد خۆم کەم لە تیڤی خۆم و خوشکەکەم زۆر یەکتریمان خۆشەوێ وایە مایلە وایە هاتم بۆ ئەلێرە بۆی سێرکەم چی لێیە چی نییە ئەمڕۆ هاتم ویستمان هەفتە بازاڕی بکەین اینجا شتی زۆر هەرزانی لێیە وەکو ئەم کۆفیە اینجا من قەت قسەم نەکردووە لە ئەم نیوزانە نازانم اینجا لەبەری حەزەکەم خەڵک بمبینێت و ئەوانە خۆشم حەزەکەم سێری خۆم کرد خۆم کەم لە تیڤی حەزەکەی لە تیڤی خۆت ببینیتەوە ناسراوبی؟ چی لێرە حەز لە چییە؟ چیت بەدڵ بوو لێرە؟ وەڵا هەر ئێستا هاتم اینجا نانە قەیسیەکەی یەک دانە بچووک بچووک تام کرد ترش بوو حەزم لە ترش و ئەوانەیە ئەمەش خوشکەکەمە ناوی مایلایە ئەمڕۆ کاتێکی خۆش بوو وایە اینجا خۆشم خۆم و خوشکەکەم زۆر یەکتریمان خۆشەوێ اینجا حەزمان لە باوەش و ماچە وایە مایلە وایە